و ئەمە یەکەم کاری شانۆیی دامەزراوەی بەم نابێت و ئێمە بەردەوامە بین و بە هیوای ئەوەی بەیەکەوە بتوانین کوردستان بەرەو پێشڕۆ هدایەتە مەگەر قشتە کۆتاییەکی نییە شەو کۆتاییەک ڕۆژ کۆتاییەک هەفتاوە زۆر دڵخۆشین بۆی کە پرۆژەکەمان سەرکەوتوو بوو لەو شوێنەیە سەرکەوتووە کە ئەزانین بە چ هەناسەیە کارمان کردووە لە دیالۆگەکانە بە چه هەناسەیە کارمان کردووە لە دروستکردنی فۆرمێکی هوەری شانۆییە و بە چه هەناسەیەک هەوڵمان داوە پەیام بگەێنین بە وەرگرانەی کە یەن ئیشەکە بینن بە تایبەت کە بیرمان لە وەرگرێ کردوێتەوە لە ئاستی منداڵان و مێردونداڵانە بن بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە کە نمایش شانۆییە بەرهەم بێنین بۆ ئەوەی بەرنەوەیەک بکەوێ کە هیوادارین بەردەوامی هەبێ بۆ ئەوی کاریگەری دابنێ هەڵبەت کارکردن لەسەر شانۆی مناڵ بە تەنها بە نمایشێ کاریگەری دانانێ بێگومان ئەبێت بەردەوامی هەبێت ئەمەوێت لێرەوە بڵێم خۆشبەختانە ئێمە کە لەگەڵ ڤیما کەوتینە گفتوگۆوە پرۆژەکەمان بەرهەمهێنا و کاردانەوەی بینەرانیش لە ڕۆژانی نمایشدا کاردانەوەیکی بێوێ نەبوو بە نیسبەت ئێمەوانی بێگومان ئەزانین کە بێهرەنگی لە چیرۆکەکەیە پەیامی زۆر قوڵی هەیە کە ئەکرێ گەورە ساڵانیش بەرکەوتنی ڕاستەوە خۆیان هەبێ بە چیرۆکەکەی بێهرەنگی لەم ڕوانگەیەوە ئێمە بینەرانی گەورە ساڵیشمان هەبوو ینی تەمەەن گەورەمان هەبووە کە هاتوون بۆ بینینی شانۆیەکە کاردانەوەی ئەوانیش کاردانەوەیەکی دڵخۆشکەر بووە بە نیسبەت ئێمە ینی هەبووە وتوێتی کە هەستەکە منیش لەگە مناڵەکان مناڵ بوومەتەوە یان کاردانەوە و کاردانەوەی ئەوان بووە بوونەوەی زۆر جوانی ناو ئاگە بینی کە ڕێیان پیشان ئێوە گەشتەکەیان بۆ ئاسانە کرد ماسی ڕەشەکە بوونەوەیەکە چۆن هاوکاری دەکەن ئەمان زۆر جوانن زۆر یارمەتی دەریشتن بۆ دەقی ماسی ڕەشی پچکۆلە ماسی ڕەشی پچکۆلە دەقێکە کە باز لە خەون و خەیاڵەکە باز لە هەوڵ و تێکۆشانەکە کە مناڵەتوانێت بڕوا بە دوای خەون و خەیاڵەکانیە و دەقێکە دژەباوە یعنی تۆ ئەتوانی بە مناڵی بڵێیت ئەتوانیت سەرکەش بیت ئەتوانی بڕۆیت ئەتوانیت تێبکۆشیت ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئێمە و چەندین فەقەرەی جیاوازی تر کە لەم دەقەیە هەیە کە بۆ خێزانیش گرنگەوە تەنانەت خێزانێکیش ئەتوانێت چێژی لێ ببینێت چۆن بۆ مناڵە ئەوەی ئێمە لەم دەقەیە خوێنمانەوە وانەیەکیشە بۆ گەورەکان کە مناڵەکان سەرکوت نەکەن بەردەوام نەڵێ دانیشە لە چوارچێوەی دیوارێکە لەوە تێبگەن مناڵەکان پێویستیان بە گەڕانە پێویستیان بە دیهێنانی خەونەکانیان سپاس بۆ ئەو گەرمبووریە پێش هەموو شتێک ئەمانەوێت زۆر سپاسی گەرمبووری ئەو بینەرە تایبەتاکەین بە ئامادەبوونیان و داوای لێبوردنێکی زۆرمان بۆ ئەو بینەرانەی کە بەڕاستی ویستیان ئامادە بن بەڵام لەبەر نەبوونیشەن و نەمانتوانی خزمەتیان بکەین بەرهەمهێنەری شانۆییەکەمان بە زۆر سپاسەوە دامەزراوەی